جا سەبارەت بە بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسی ڕاستەقینەکانی گەلان کە دایمە کار لەسەر ئەوەکەن بۆی کە هۆشیاری بڵاو بکەنەوە لەبارەی مادە هۆشبەرەکان بە تایبەتی لەبارەی کتێبی کریستاڵ ئەمەوێت لەگەڵ ئەحمەد جاسم نووسەر گفتوگۆ بکەم و باس لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بکەین لە کوردستان. بەیانیتان باش، هیوای ڕۆژێکی باشتان بۆ خوازیین. دیارە تا نووسەرێک هەست بە مەترسیەک نەکات یان هەست بە حاڵەتێکی دڵخۆشبوون یان ڕووداوێکی گرنگ نەکات لە نووسینەکانیان ناتوانێت ئەوەنە ڕنگدانەوەی ئەو بابەتەی تیابێت. جەنابەت هەستت بۆ مەترسیە کردووە بۆیە کتێبێک یاخود ڕۆمانێکتان لەو چەشنە نووسیوە. مەترسیەکانی چین؟ بەڵێ ئەفدەمەوە و بینەران باش بیتن. ئەف ڕۆمانە بەری بژم 4 ساڵم دەست بە نوویسینەوەی کردە. نوویسینێدا من gelek zehmet dîtin ji dera da û lê geryanê da tu dizanî nivîsîna romanê navmalê da nayê te nivîsin betin tu geryaneka meydanî bikê tu serçên xwe berdam bikê da ku nêzîkî rastiyan bibî ev e êkiş egera bi rastî. Li wî demî dema ku min serçeket kir li dûr madeyên hûjber ku beşekeş romana min pêşbîniya rojeka weku ev rû ket kir yanî ji berî 4 sala ew pêşbîniya min hebû dê gehîne rojeka weku ev rû dê amaret matirsîdar hêne ragihandin êdî madeyên hûjber dibine waqeekê matirsî ser civaka Kurdî. بەڵێ باشە کەواتە ئەو مەترسی کە لەسەر گەنجان هەیە لەسەر گەنجانی هەرێمی کوردستان تا چەندێکی توانیوتانە جێی ئەو مەترسیانە بکەنەوە لەناو ئەم ڕۆمانە کە گەنج خوێندیەوە چۆنەڵێ ڕای چەڵەکێنێت. رۆلە من وەکو نویسکار هەمی گەوا ئەس بینم کو ئەس نە وەزیفە دکیومنتکردنێت کەم و نە وەزیفەکە بژین ئامۆژگاریە. من چیرۆکێکە هەی من دوو جینوسایدت هەین ئەس بەحث کەم ئەت ناودا کریستالێ بەرهەمینە یعنی من وسا بەحث کردی کو ئەف دەڤەرە ئەم لێ دژین صدمت شەڕی یعنی ئەم بەحث بکەین 58 و تا نەهاک ئەم بەحث بکەین چەند شەڕت پەیدا بوون. هێشتا شارێک تمام نەبووینە و دیار دەیەنوی تمام نەبووینە شارێکی دیەتە هەبوونێ ئەوان شارە ئێتیم بەرهەم ئینان بێکاری بەرهەم ئینا دەرزێن دەڕوونی بەرهەم ئینان ڕەنگە مادەین هوشبەر ئێکش وان دیاردەت وی شاری بیتن. من حەز کرد ئەس وسا دیار بکەم کۆنێ ئەگەر چیە نە چارەسەریش بەرکو ئەس خۆ نابینم جهێ چارەسەریە بەلکە حکومەتە بەلکەی لاەنێت دەڕووناس و نوشدار و تایبەتمەندن. لێ فرە نویسکار ئەگەرە بگەڕیتن ئەگەر مەزانی ئەگەر چییە ئەم دزیکە چارەسەریەژی زانیون gelek lanet hên em bînî sekinê destpêkê beref amûjgariyat çin em plezî li çareseriyê berî em bizanîn kanê carê derd çi ye. Min ez geş me wê qenaetê wê wan baweriye kanê derd çi ye û şnîka derman vêca bêjin tabiî cihet bêjin peywendî dare. باشە. دەمێ بزانم لەناو ئەم ڕۆمانە چیرۆکی کەسێکی تایبەت نووسراوە واتە چیرۆکەکە لە کەسایەتێکی ڕاستەقینەوە وەرگیراوە یان بە پێی ئەو بەدوواچوونانە بووە کە لە چەند کەسێکەوە سەبارەت بە مەترسیەکانی مادەی هۆشبەر گفتوگۆتان کردو و دواتر کردوتانە بە ڕۆمانێک. چیرۆکەکە ڕاستەقینەیە؟ ڕۆمان کارێکی هونەریە ئەگەر چەند یا ڕاستەقینەشی بیتن یا ڕاستەقینەنینە یعنی هەمی کارت هونەری سینەمایی ئەم مفایش ژیواری وەتگرین کۆنێ جیواری دا چه هەیە دەوروبەران چڕێت دەتن ئەم گەریانت مەیدانیتکەن لە دیمایە ئەم وان بۆ یارە کۆپی ناکەین نویسکاریشی داهێنا ناخۆ هەیە لەسەر کارێکتەرت خۆ دەچاوە لڤنیت دەچاوە خزمەتا چیرۆکا خوکەتن بەلێ بەشێکیش ڕاستیە هەی ئەس نەشین بێژم سەد ڕاستیە خەیاڵامت گەلە تەکنیکامت گەلە و شێوازێ منە نویسێنێ تایبەتە بژین تێکەلەیەکە نابەرا خەیاڵێ و واقعیدا وەکی من بەحث کردی و ئەس بینم کو ئەف مادەی هوشبەرێ مەیدانێدا هەی گۆڕەیوان ڤەکۆنیێت میکردین ji berî ez dest pirromanê bikim coreke gelek gelekê me tirsîdar e
ومن خواندنه که باش ملسر کریه بزانم کانه لما کمروف کارت اینیتن انجام توی چنه که کریستاله داکو از بشم ابی کارکتر مادین هوش بر کارت اینیتن دی چاوشم توظیف کمت رومانا خودم من مفاش گریانت میدانی جی کر و هر وصا دزگهت را گهاندنیت که افتواره آزراندی و اکش ودیجی دزگه کردستان 24 که از بینم بری 3-4 سال جی من هر 24 بحث کرد بکم رومانه که پروه هیا رنگ الوی دمی من سرخو کرمال و من برف دماهی کتشم ل درج بو ماوی نویسینه براستیم بینم و دماهی که 24 جی بکو از ساعت کمی اف رکلامنت هوشداریه هنه اف برنامه طیبت هنه لسر مادین هوش بر اوه بینگا بکا گلکا باشه وان 4 سال چوی دامن وکو نویسکار با من گلکا بزحمت بو اصل جیدر را بگرم گلکا فرد از گهت مجی ببنه جیدر بو نبز بو نویسکاری بو خیزانه بو همی اندام مالک و مطرسیه کار جدیه اوه تواره که نگرد دای حزبایتیه نگرد دای چتێکی سیاسیە بێت هەمی دەستگەیت ڕاگەهاندنێ خوڵی تەوەری بکەنە خودم باشە کاک ئەحمەد لە ڕۆمانەکەت سێ باسی جیاواز هەیە یەکیان باسی ئەو جێنۆسایدەیەکە لە شنگال کرا و جێنۆسایدی ئەنفال و هەروەها باس لە مەترسی مادە هۆشبەرەکان چۆن ئەم سێدانەیەت یاخود ئەم سێ بابەتە گرنگت پێکەوە تێکەڵ کێش کردووە بۆچی هەرسێکیان بەیەکەوە لە یەک ڕۆمان بله هنر نویسینه دیتنا من یعنی او جوکی هر بواره که دیه راهنام پید بیدم اشیام نوبرا 125 پارا دا بحث گلک توارا بکن براستی یکیش واجی انفالا 1988 یا بهدینان کل رخ آمدی گندک هیا گند گیزه که بیتا دبرا برگاره یان الوی گندی همی او گنجت التماني منو ما سنترجي لصالين هاشتياج دايبون هميت بابن او من قلت يا جندي ايتيما توشي انفال بوينه الويري من كاركترك تشيكريا كو خزانه خوش دست دتن و ترت نف باجری دا یکش رزگار بویان اللي رزگار بویا که ادی خزانه نمایا بیتا بازرگان مادین هوش بر لایگی دی من بحث شر داعش کریه و کاراکتره که از دی که قارمانت نف وی تبریدا ویجی هفرکیه کات گل خوهی و جیانوی ایدل دو که گلب زحمت که بیتن دیری مالا خو کمالای دست داعش دایا من اصلا دیار کرد که شر الوی دمک و میدانی را دوستیتن الوی شر نراوستی آیا شر بيشن وكو بيك دادان يا راوستيا اللي اما وكو ديارده وكو درزن دروني وكو تراجيديا شر بر دوام بيتن يعني بس بري 8 سالا تنها ژاپنش هیروشیما رزگار نبوده يعني اگر ژاپن چند پیشکتیه چند شیایل آسته که بلند زانسته بیتن هیروشیما درزکت دیروکا ژاپن دارن گه شرک بیتن باشه عمل جهه کینه جغرافیا کینه هر چند سال هم توش شرکی بود يعني ام افنفش نوطا و هشتیا مجبلی شری چدیتیه وتن يعني ابا بهتا تشوفاري كرن يعني وتن ام برهنگاری وان دیار دیان بینن چه ماده توش بر بن چه نخوشیت درونی بن وتن ام سر آسته که بلند مچاوه مل گنجا بیتخوا گنجا جبرکو اوان شرا انجام تهری خراب هنه براستی باشا کاگ احمد زیاتر لکاتێکا جناب دەماژت بۆ کرد کە بە شێوەیەکی مەیدانیش کارت کردو بۆ ئەوەی کە زیاتر بۆ ڕۆمانەکەت دەستکەوتت هەبێت و تایدا بینوسیتەوە کە ئەو سەردانە مەیدانیانت ئەکرد دەتبینی کە کام چین و ئاکام تۆش زیاتر توش بووی مادە هۆشبەرەکانن لەکوێ ئەتبینی من بو مادین هوشبر سردانت میدانی نکرم بروی چنده کو من تحفظه که های اس نزدیک ببم رنگ من بسیار دک درون ناسا کر کسین آلو دبوی رنگ همین راستیان نبیجن
من پێوی هەندێک ڕۆزەمەندیان حتا ئەسەوە ببینم من پترش ڕوویە نۆژداریڤە من خواندنێک سەر کرد و کوێنێت زانستی مێکردن لێ بوو ئەو هەردوو تراژیدیایەت ما بەحەسکەی من گەریانت مەیدانی کردن دەبەرە ئامێدیە چمەوی گوندی ئەو گوندێ ئەنفال لێ هاتیەکردن گوندێ گیزێ شەڕی داعشێژی ئەس پەیامنێرێکی مەیدانی بوویمە من جۆڤێت خودیت کانێ ڕەوشە ژن و زارۆک و زەڵامێن ئێزی چ بدەمە کو ئاوەڕە بووین و هاتین و زێدە باریوێ چەندە من کتێبێک وەرگێڕا بوو ji عەرەبیە دوور ڕزگار بووێن ئێزدی ku bêjin seda heştê wa jin bûyne ev hemî bêjin hêvene çêkirina vê romanê bûn. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەحمەد جاسم لەگەڵمان بوویت کە نووسەری کتێب و یاخود ڕۆمانی کریستاڵ لەگەڵمان بوویت سێ بابەتت پێکەوە لە ناو ڕۆمانێکە ئاوێتەی یەکتری کردبوو کە هەرسێکی بۆ گەلی کوردستان و کوردستان گرنگێکی تایبەتی هەیە دەستخۆش بۆ گەنجانی هاوشێوەی ئێوە کە هەمیشە بە بیر و هزرە نوێەکانتان ئەتوانن هەنگاوێک کوردستان بەرەو پێشەوە ببن دووبارە دەستخۆشیت لێەکەین سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.